بۆی کە مۆبایلەکەی بەدەستەوە یان مۆبایل بەکاردێنێ بەسمان لە مۆبایلی زیرەکە بۆەوەی کە ئەکاونتێکی نێوتەڕە کۆمەڵایەتەکانی هەیە زۆر گرنگە بە باشی دانیشە بە دیارمانەوە و گوێبیستی میوانەکەمان بێت کە ئەمڕۆ کۆمەڵێک هەنگاو ستێپ باز دەکات بۆەوەی کە تۆ پارێزراو بیت لە هێرشی هاکردن کە ئەمە یەکێکە لەو بابەتانی کە زۆر کەس گیرۆدەیە ڕۆژانە دەڵێت 10 جار هەوڵی هاکردنم داوە زۆر جاڵێ هاکرا و ئەکاونتەکەم گۆڕیەوە ئێستا ئەکاونتێکی تازەم داناوە لەبەرەوە کۆمەڵێک هەنگاو ڕێگا هەیە کە تۆ دەتوانیت ئەکاونتەکە دوا لێ بکەی پێشکەمە قسەمانە کرد ئەگەر تۆ پاسوۆردەکەش بێ بە کەسی بەرامبەر ڕەنگە نەتوانێت داخڵی نێو ئەکاونتەکەت بێ ئەم هەنگاوە باس دەکەین بە میانداری زۆر بەڕێز دکتۆر کاروان مستەفا کە بەڕێزیان پسپۆری تەکنۆلۆژیای زانیارین مامۆستای زانکۆن دڵنیام ئەمڕۆ زانیاری بەسوودتان پێ بەخشێ وەکو هەمیشە کە هاتووەتەوە پرۆگرام و زانیەرەکانی بەسوود بوون دکتۆر گیان بەخێر بێبانیت باش دکتۆر یەکسەر نازم بە خۆناغەکان دەست پێ بکەین یعنی بۆچی وەڵا باەوە دەست پێ بکەم پێش چەند ڕۆژێک لەگەڵ هەندێک هاوڕێ باسی ئەومان کردمان چەند ساڵە پاسوەردەکە و نەگۆڕیوە یان پرسیاری ئەومان لە یەکتیەکرد هەندێک ماتیا بۆی ساڵە نای گۆڕم تازەیەکەمەوە هەندێک ماتیا بۆی لە 2012 تا ئێستا نەمگۆڕی پاسوەردی بەهێز تەنها خاڵی جەوهەریمانەوەی ئەکاونتەکانمانە بۆ پارێزگاریکردن لە هێرشی هاک یان هەنگاوی تر هەیە پێشکی سوپاسانەکەم و بابەتگەلێکی زۆر گرنگن کاگاری کاڵیانە بژێرن یعنی جێگەی دەستخۆشیە بە شێوەیەک لە شێوەکان خۆی بوونی تحتی هەموو چوونە ژوورەیەک بۆ ناو هەر هەژمارێک لە دنیای تەکنۆلۆژیام بریتێ لە وشەی پاسوەرد بەڕاستی جەنجاڵکردنی پاسوەرد بە فرەڕەهەندی بریتیە لە بەرزکردنەوەی ئاستی لیڤڵی ئەو سکیوریتی کە تۆ بۆ هەژمارەکە دایانیت بەمانایش کە واتە ئەتوانم بڵێم پاسوەردێک تا محکەم بێت چ لە ڕووی درێژیەوە چ لە ڕووی هەمە چەشنیەوە لەسەر تەچی مۆبایلەکەت یاکو لەسەر کیبۆردی کۆمپیوتەرەکەت واتە تێکەڵە بەکارهێنان لە کارکتەر و دەجێت و درێژ بەکارهێنان لە کارکتەر و دەجێت یاخو بەکارهێنانی شێوەی پاتێرن لە مەسلەی وشەی نهێنیا بۆ هەر ئەکاونتێک و ئەکا ئاسی سکیوریتی تۆ بەرز بێتەوە بەڵام ئەگەرمە بهێنینەوە بۆ ئەوی کە بە شێوەیەک لە شێوەکانە ئێمە بڵێن ئایا بۆ نمونە پاسوەردمان نەگۆڕ یاخو پاسوەردەکەمان یاخود کورد بوو یاخو پاسوەردەکەمان بە شێوەیەکی فەرهەنگێکی دروست بەرامبەر بە بەکارهێنانی تەکنۆلۆژیا بەکار نهێنا ئایا ئەمە کەوتوینەتە مەترسیەوە نەخێر بەڕاستی هەنێ جار لەسەر وشەی ئەو ڕستەی کە دەرەبڕی ئەکرێت بەڵێ پاسوەرد هەر بە شێوەیەک لە شێوەکان نەک هەر کۆن بێت بشێتی دەستی هاوڕێکان و تۆش پارێزراویش بیت و بشێتی دەست خەڵکێکی غەریبە و بەرامبەرەکەشێ دەیتر بە هەر چەشنێک لە ڕووی سیاسی ئەمنی یاخۆ هەواڵگری یاخۆ بەشکلێک لە شڵەکان واتە هەر تۆ پارێزراو بیت ئەزانی ئێستا تەکنۆلۆژیا گەیشتووە تا ئاسێک پشت نابەسێ بە یەک لیڤڵ لە سکیوریتی پشتە بەسێ بە زیاتر لە لەویەرێک زیاتر لە لیڤڵێک لە سکیوریتی ئێستا ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە زیاتر لە فەرهەنگی تەکنۆلۆژیا بەتابەت لە دنیا یەکەمە پەنابرایە بەر کۆمەڵی میتۆدی تر بۆ پارێزبەندی لەسەر ئەکاونتەکان بەعام کاڵێم ئەکاونت لێرەمە بەستم ئەکاونتێکی VIP بۆ نمونە VIP بۆ نمونە تیلیگرام و واتسئەپ و ڤایبەر و هاوشێوەکانی وانی کە سیستەمی ڤۆیسی و ڕەنگین بۆ پەیوەندیکردن ئەکرێ بۆ نمونە ئەکاونتەکە ئەکاونتێکی سۆشیال میدیا بێت لە برادرانی تویتەرەوە بیگرێتەوە و فەیسبوک یاخۆ بۆ نمونە ئینستاگرام وها و هەروەها ئەکرێت بۆ من ئەکاونتەکە ئەکاونتێکی حسابی بزنسی وەکو ئەکاونتی بانکی بێت تەواوی ئێستا تەکنۆلۆژیا لە ڕووی هەیکەلێتی سۆفتێر و پشتە بەسێ بە کۆمەڵێکی میتۆدی جیاواز لەناو ئەم هەمە چەشنیە لە دنیای تەکنۆلۆژیا هەر ئەکاونتێک کە تۆ یعنی ئێستا بۆ نمونە میتۆدێکمان هەیە بەناوی تو فاکتەر ئۆسنیکیشن ئەگەر زۆر ئەکادمیانە دەری بڕم بە شێوەیەک لە شێوەکان کە هەمووان بتوانین سوودی لێ ببینین ئەمانی کە تۆ باسیەکەی بۆی لای بینەران نامۆ نەبێ مانامی لە سێتینی ئەکاونتەکانە هەیە لەگەڵ بەمانایشی کە ئێستا بۆتە ستاندار بۆ وڵاتانی کە حسابین کە تەکنۆلۆژیا لە پشتیانەوە ئاراستە کرێ بەتابەت وڵاتانی دنیا یەکەم واتە سیستەمێک بۆ بەرناهێنرێت ئێستا ئەگەر میتۆدی واتە ڕێگەی پێنادرێت لە لای ڕێکخراوی نێودەوڵەتی و تاوەکو ئەم سیستەمێکی وەکو سیستەمێکی نێودەوڵەتی بناسێنرێت لەم فەرهەنگە تەکنۆلۆژی کە لێسەی دنیا هەیە تاوەکوی مافی پرایڤسی و پۆلیسی هەمان پارێزێ ڕێگە نادرێت بە سیستەمێک کە بەڕاستی و بەربهێنرێت بخرێتە بەردەست خەڵکیەوە حتا وەکوی لایەکێک لە میتۆدانە خوا شوێ میتۆدانە نەخاتە ناو سیستەمەکەی واتەمە بۆتە ڕەهەندێکی فەرهەنگی تەکنۆلۆژی لە دنیا یەکەمە یعنی ئەو یەکێک لە میتۆدان بۆ نمە توێفی ئێستا تەواوی سیستەمەکانی سۆشیال میدیا توێفی بەکارێنن تەواوی سیستەم ئیمێڵیەکان تەواوی بۆ نمونە بەشێکی زۆر لە VoIP-ەکان هاوشێوەی تیلیگرام و هاوڕێکانی توێفی هەر زۆر بە ئەکادمیانە باسی بکەم دروستکردنی پەیوەندی لە نێوان سیم کارتەکە لەگەڵ سیم کارتەکەی بەردەستت کە تۆ بەکارهێنی لەگەڵ خودی ئەکاونتەکە
ترى اكونتك هل هر جمجيكي تكنولوجيا بلا كوتايا ما لير سيستم مان هي برامر بسيستم اكونت مان هي الاكونت اللي فلاتي مان هي اكونتي از بس انت اكونتي از نظم ادمين نازان بكار هنا لهم بو هموان اما بجراس كريتو بمعنى شيء ترسح يعني اتوان بلم دروس كردني بيوندي لنيوان موبايلكات لقل سيستمي سكيورتي شي خدي او سيستمي كتو امرو بكاري هني اگر بونو من وكو بونو من المونيك بين من فيسبوك يا سامان وكو كلتور زور بي بكاري هنريني انستغرام يا خو بونو من تيليجرام يا كمين رهندي شنو جورو بوتو بويتو ما في وذهبي ما في خود بباريزي وما في ما في دريبتو للرجال سيستم كتو بريتي الباسورد دكت بوايدا بنين باسورد دي تو باي باس كراوا تا باسورد دي تو تيبر كراوا لايك سي برام بروا مرحله دوام كيت الريقاد بوي تاكيد كاتو لوي اخذتو بود هي بشي تجوري اخذ بودني بشي تجوري تشيكر نوي خدي موبايلك تويا لرجيتي سيستمكوا بعمتي شي 2 اف 2 اف بريتي لشي دروس كدني بيوندي لنيوان جي اس ام لقل هيتب بمعنى كي زورنا اكاديمي دروس كدني بيوندي لنوان امبورجاني اسياسيل وسي مكاني ياخو كورك وسي مكاني ياخو سوريا وسي مكاني ياخو زين وسي مكاني بوينا في الريكلامك لقل خدي او اكونتي كتو اسوي بارز بنديكي بودروس كم بيوندي تشيا كاتي كسي برامبر اتشيت ناو اكونتك تو لانستغرام باسورد تو الى بردس باي باس كات اتشيت جورو دواي وتشي شش كود ياخو هاش ديجيت لكود ياخو 4 ديجيت لكود ببي نظامي خدي او سيستميك او اكونتيك لسرو سيستميك دروس كراو برهندراوا كود نيرتو بوشي بو خدي سيمكات وقت داوي شجماريه كدليكا الله اب شجماريه بو سيم كارتكو لسيم كارتك تو بيت تخاون شي كيتو سيستم كيتو بمعنى ايش تاكيد كاتو لبني تحتي او موبايلك لبردسي تويا مرجنيه مش جديد ابرسي باس ام اس بود بنيرتو يا بايميل اكريت ببي نظامي كتب بكاري هني اگر تو بيتو سيم بكار بهني بو 2 اف اي هر جور السيمك كسبورتي هموانا كل الدنيا لجوري فيتشوال بياخم سماعتي هذا نورمال بيت لكوتا تو تواني سيمك بس تيبا سيستم كل رجي 2 اف اي و 2 فاكتور اوثنتيكيشن ياخذ تواني شي ابلكيشنك بس تيبا سيستم كوا واتا ببي سيم جي متوانين مشان جامبين بونو من جوجل اوثنتيكيشن مان ابلكيشن كتايب 2 فاكتور اوثنتيكيشن مان هي كابلكيشن كلان شركه جوجل او دروس كراو بو يارمتياني شي دروس كدني 2 اف اي تو ببي سيم جنا موبايلك بتواني شي 2 اف اي موبايلك كونفيجريشن كل رقم بو تي اف اي سبورت تي اف اي كبرامبر بو سيستمي كل بردسا اكربون من السيم بكار بينيد بون من الشركه خدي مايكروسوفت خويا بي كتابتي بمشوازي جوجل بي كتابتي بمشوازي زورن او اباني كباور بي كراون نبوارك اتوان خدمت كنتو بكاريان بهني ببي وهي سيم كيش بكار بهني جا بلان بنيي تحتي 2 اف اي تشيا دروس كدني بيوندي لنيوان خدي موبايلك تو لقلشي لقل او سيستم بشوازي كبرسيارتي سكيورتي تو لدسي خدي خطابت نك خدي فيسبوك اگر بتو جوسي تشي اگر بتو خملاندن كرابه بو باسوردكات ياخذ باسوردكات دس او دس درجي في الشنو دزينو ولا تو ورقي رابط بفرتوفيل وكو بيلين ولا مصطلح علمي بيلين سوشيال انجينيري اگر بدا سكاني خوش ببيع جاي خد ياخذ با جاي خد باسورد التسليمي كسكي برامبر كردبه وبا باسورد بس تجوروا داو اگر 2 اف اي لبردسي كسكي برامبر نبي واتم موبايلكي تو لبردسي كسكي برامبر نبي هيك شي بو من تسوا لكوتانات وان بتشتنا وداتا خاصه كاني تو بابشي برايفسي تو يتلا فيسبوك بياخذ درجاي بابا زمانك زور ساعتر درجاي كمي كردوتو درجاي دوم قرصك كودكي لسيم كارتكي تو انا وانا داخل بالك لي لك مش لا برا كي لك لا برا ومهمه بابت لتشيو دسبيكا تو في بشت بس بنظامك نو بري بون تايم باسورد ياخذ نو بري او تي بي اجازون اكاديميان دري برام واتي يقدر ام كودا ادريت دوباره نابێت بۆ خودی خۆشت ڕوونتە قسە لەسەرم بابەتەکەم واتە ئەم پاسۆردە ئەگۆڕێت بە پێی کات ئێستا ئەم سیژنە واتە ئەم داچایە کە بۆ سۆ نێرەچەوە بەکاری نەهێنیت کاچەنێ و هەنێ بە پێی هەنێ سیستەم کاتەکە دیاریکراوە پێی هەنێ سیستەم بەکارهێنانەوەی دووبارە دیاریکراوە ئەگەر بەکارت نەهێنا ئۆتۆماتیکەن بۆ جاری دووەم کە محاولەت کرد ئەم پاسۆردە بە کڵکت نایەت یاخۆ وان تایم پاسۆردە بە کڵکت نایەت جا توێفی مهمەکەی چییە لە هەموو ڕوویەکەوە وەها لێکراوە پرایڤیسی بە تەواوەتی حەقی مەحفوظ بگەڕێت بۆ خاوەنی ئەکاونتەکە و بەکارهێنانی بابەتەش لە ڕووی فەرهەنگەوە هیچ قورسێکی تیان نیە لە ڕووی تەکنیکاریەوە بەڕاستی هیچ قورسێکی تیان نیە و کۆنفیگریشنکردنی هەر ئەکاونتێک لەسەر چی لەسەر وشەی 2FE تەنها پێویستی بە چەند چرکەیە کە پێویستی بە 10 چرکەیە
کە خۆ چالاکی بڵێ هەمووانەتوان بەکاری بێنەوە لە تەواوی سیستەمەکان ئێستا بەردەستن. باشە دکتۆر ئەمە جەنابەت وەک بەهێزترین ڕێگە ئەزانیت بۆ پاراستنی ئەکاونتەکە دیان ڕێگەی هەنگاوی ڕاستگۆم ئەمە بۆ شخصی عادیە بەڵام بۆ گۆڤەرمێنت یاخو بۆ ئیجنسی بەڵێ ئەمە شتێ پەڕەکرێت. ئێمە من ئەگەر خۆشتر لەسەر بابەتە ڕوونتر لەسەر بابەتە قسە بکەین. تۆ باس لە حەقی پەبلیکەکەی بەرامبەر بە پەبلیک بەڵام حەقی پەبلیک بەرامبەر بە پرایڤێت قەزەیەشی کەیە. ئێمە بۆەوەی بڵێن ئەکە تۆ وان تایم پاسوردت بەکارهێنا یاخود تو ئێفیت بەکارهێنا ئیتە 100% تۆ پارێزراوی بە هیچ شێوازێک بۆ چونکە ئێمە بەرامبەر بەوە لە ئیجنسیەکانە حاڵەتێکمان هەیە پێڵێن سیستەمێکمان هەیە پێڵێن SS7 یاخۆ سیستەمێکی هاوشێوەی ئەمەمان هەیە ناوبرێ بەچی ناوبرێ با ئەمێسای کە چەر وە کۆمەڵی سیستەمی کەژان کە بەڕاستی نامێ بێتە سەر زمانم بۆ چونکە بەکەڵک ناوەکرێ بۆ شوێنی تایبەت باز بکرێن. ئەم سیستەمانە توانای بایپاسکردنی چی ئۆتیپیشیان هەیە بەمانایشکە لە ڕێگا توانن ئۆتیپی بهێن نەخوارەوە کەمە بەڕاستی لەلایەن دەستگای هەواڵگری دەستگای ئەمنی دەستگای قانونی و دەستگای بۆ نمونە ئیجنسی بەکارهێنرێت واتە لە کۆچایە هیچ شتێک نییە 100% تۆ بپارێزێت بەڵام ئەکرێ بڵێن تو ئێفی وا ئەکات تۆ بەرز بکاتەوە بۆ ئاسی پەبلیک بۆ 100% بەڵام بەرامبەر بە ئیجنسی و قانون و مەسەلەی قەزی ئەمنی نەخێت بۆ چونکە لێرە سیستەمێکمان هەیە ناوی SS7 دەیان سیستەممان هەیە لەسەر سیستەمی SS7 لەسەر میتۆدی SS7 شەکان ئیشیان چیان برادرانە هێنانە خوارەوەی ئەو جموجوڵانەیە کە لە بینی هەیتپوچی لە بینی هەیتپو GSM هەیە بەمانەیەکی زۆر ناکاتمی ئەو پەیوەندی کە لە نێوان ئەنتەرنێت و مۆبایل ئامیشە ئەم سیستەمانەتوانن بێن نەخوارەوە ئەم پەیوەندیشکە واکە ئێمە بپارێزی ئامەیە کە لە نێوان ئەم دوانا هەیە بەمانایشی کە OTP لە ڕێگات پندر بهێنرێتە خوار و لە ڕێگەی سیستەمی SS7ەوە. دکتۆر ئەم قسانی کایکی توانین بکەین بە کردداری و بینەرانمان بزانن لە چۆ سیستەمی تو فاکتۆر ئاکتیفکەن بۆ من لە تۆڕێکی وەکو ئینستاگرامیان فەیسبوک لەکوێیە زۆر ڕوونە ئەمە پیشان بین و بینەرانمان بیبینن لە ئێمە توانین ئەمە دابنین بۆ بەرنامەیەک چۆن بە شکڵێک بۆ پێیکە بۆ نمونە فەیسبوک بۆ خۆی سیتینگێکی تایبەت بۆ خۆی و مەراحیلی تایبەت بۆ خۆی هەیە لە سێ هەنگاو ئەم بابەتەیەک لای یەکاتەوە. ئینستاگرام بە هەمان شێوە سیتینگی تایبەت بە خۆی و مەراحیلی تایبەت بۆ هەم بۆ ناتوانین بێ ناتوانین ئەوە بکەین. توانین لەسەر ئەکاونتەکەی من چێ ناڵە ئەکاونتەکەی منیش دنیا کێشەمانە لەسەر زۆر باشە. دکتۆر چی بکەین بۆەوەی با بڵێن لە سێتی نابچینە کوێ گەراوکارانیشم بتوان لە ڕێ کامێرێک و دەستی ئەمە وەرگریان موبایلەکە بەمە لەسەر دەستی تۆ بێ بۆنە زۆر ئاسایە ینی ئەتوانرێت نەقڵ کرێت تۆ توانی موبایلەکە ژوورەوە دکتۆر جان بۆ ئەم کامێری کاک بەرزان دەستت ڕابگیرێ بۆی بتوانین بینەرانمان بیشی بێنن ئێمە لە شاشەکەەوەی بینینەوە باشە حازری تۆ هاوکارانم دەست من کێشەم نابێت باشە ئەشینە بەشی مێنیوانە لەمە ئایفۆنی ئەمە پلتفۆرمی هەرچەند بەژنەوە بەرحاڵ مۆبایلەکەی کاگاری ئایفۆنە دواترە چینەکوێ سیتینگە ها لە بەشی سەروێ لە ئایفۆنە سیتینگ دواترە چینەکوێ پرسنال ئینفۆرمیشن سکیوریتی ئان لۆگین ئەها فەیسبوک ئەکتیڤیتی باشە پرایڤیسی ئان پۆلیسی نەخوارەوە فەیسبوک سکیوریتی ئان لۆگین ئەکسس کۆنترۆل باشە سکیوریتی ئاند لۆگین ئەگەر ئاگا لێبێت لە بەشی سکیوریتی ئان لۆگین من ئەنجامی نایەم بۆ کاگاری بەڵام بەڕاستی بۆی تووشی حاڵەتێک نەبێت لام حاڵکە بەڵام زۆر ڕوونە گەر لە شاشەکە دیار بێ بێگوان لە شاشەکە دیارە ئۆپشنی چوومان هەیە تو فاکتەر ئۆسونیکیشن ئەگەر ئاگا لێبێت بۆتە بەشێکی تەواو وەکو میتۆد لە پارێزبەندی بۆ خودی پرایڤسی هەر ئەکاونتێکە لە پێگاتی فەیسبوکە هەیە لە تو فاکتەر ئۆسونیکیشن ئەگەر ئێمە کلیپ بکەین داوای چیمان لێکات داوای ژمارە تەلەفۆنێکمان لێ بکات یاخود دەکرێت داوای پلاگ ئین ئەپلیکیشنێکمان لێ بکات تۆ پێی بناسیێنی کە ئەوانەی کە خودی فەیسبوک سەپۆرتیانەکە بە تایبەت دەوانەی شەریکەی گوگل و ئەوانەی شەریکەی مایکرۆسۆفت سەپۆرت دەکات بەمانەیەکی زۆر ڕوونتر بۆ پێی سیمەکە ئاسانترە ئێمە توانین دوایە مەرحەلێکی هەڵبژێرین ژمارە تەلەفۆنێک هەڵبژێرین کە ژمارە لە تەلەفۆنەکەمان کۆنفێرم کرد کۆدێک دەچێتەوە بۆچی بۆ خودی مۆبایلەکەت هاوکارم سە مۆبایلەکەی من لە چەند دکتۆرجان تۆ ئاسایە سەیری ئەکاونتەکەی من کەرەوە شۆرە نای بزانە دانراوەیان باشە نەزانم دکتۆر بۆ لە لایانی پۆلیسی و تایبەتمەندی من نەیەکردەوە حاڵەتە بەڵام بە تەماشایەکی کە ئەو توفاکتەرە زۆر گرنگە هەموو کەسێک بەکاری لە ڕاستیا بۆ دانەندرا بۆ پێکسە لێرە ئۆپشنی چیایینێ ئۆپشنی تێکس مەسەج SMS یاینێتەوە بۆ پێی کە تۆ کۆنفێرم نەکردووە لە ئەمەیان چییە لەم حاڵەتە کاکاری کە ئادەگەر دات نابێت ڕاستەخۆ لێرە ژمارە تەلەفۆنێک نیشانە ئەڵێ فڵانە ژمارە تەلەفۆنت کۆنفێرم کردووە لەسەرەوەی کە تۆ وەکو تو FE ئیشکا بۆچەوە هەر کاتێک کەسێک ویستی بچێتە ناو فەیسبوکەکەت
چەند دیجیتێک یاخو OTP-ێک وان تایم پاسۆرتێک یاخو بۆ 6 دیجیتێک لە نمبەر بێتەوە بۆ سیمەکەی تۆش لە ڕێگەی سیمەکەی خۆتەوە وەریگریت و کۆپی پێستی کەیتە ناو ئەکاونتەکە تاوەکوی دوای پاسۆرت داغڵ کردو بتوانانی بچیتە ناو ئەکاونت. واتە خراپ نییە لەم حاڵەتێکە بەڕاستی زۆر ضعیفە بۆ نمونە کاگاری من کۆمەڵ سیناریۆ حاڵەتێکە ئەزان ڕۆژگاری ئێستا وای لێ هاتووە ئوستازگان کاگاریگان. ڕۆژگاری ئێستا وای لێ هاتووە بایپاسکردنی پاسۆرد و دزینی پاسۆرد زۆر ئاسانە. من ڕوونتر قسە لەسەرم بابەتەکەم ئێستا سۆشیال ئینجینەری وای کردووە سۆشیال ئینجینەری بۆ نمونە خیدعی کۆمەڵاتی بەرامبەر بە تەکنۆلۆژیا وای کردووە بەڕاستی زۆر جار ئەو معانەتە پێگە کۆمەڵایەتی لاوازی هەیە کە لە ژیانی ڕۆژانە کە فێڵی لێکرێت بە هەمان شێوازە لە تەکنۆلۆژیاش فێڵی لێ بکرێت. ئەمە نزمترین حاڵەتی سایبەر سکیوریتی یا خواکردنەکە من باسیەکەم لە ڕۆژگاری ئەمڕا بردننی کوکی و سیژن من ناتوانم ڕاستی بە کوردی ئەمانە بڵێم یعنی چون مەصطلحان مەصطلحی بەمانایەکی ئەنا ئەکادمی بردننی نهێنیەکانی دەرگای ئەنتەرنێت کە ناوەبرێ با براوسەر تەنها بەکردنەوەی لینکێک گەنجامەدرێ ڕۆژانە چەند لینکەکەیت ئەم شەو ئەم بەیانەیە کە هاتی پێشەوەی بێتە ناو بۆ نمونە بەرنامەکە چۆگە تۆ ئەنتەرنێت بەکارهێنە چەند لینکت کردەوە کاگاری من شخصی خۆم بۆ نمونە هەر ئەمڕۆ ڕیسێرچێکم کرد لەسەر هەنێ بابەت لەو غورفەی پێشوازی تیڤێ بەڕێزەکەتان کە دانیشتم کۆمەڵە ڕیسێرچم کرد لەو ڕیسێرچە 6 دانە لینکم کردەوە لەکردنەوەی یەک لینک سەحر لەکردنەوەی یەک لینک تو کوکی و سیژنت براوە ئێمە پلاگینمانەیەوەتە بەشە سوفتێرمانەیە بە یارمەتی سیژن پێویستی بە پاسۆردەکە نییە ئەسڵی سیژنەکە دەگەڕێنێتەوە بۆ پاسۆردەکە و بایپاسی چێکی پاسۆردەکەیت واتە پاسۆرد تێپەڕەکەیت تێپەڕکردنی پاسۆردن و بردننی پاسۆرد بۆ پێی پاسۆرد ئەمێنێتەوە لە بڕەوسەرا و هەنێ جار وریایی فەرهەنگی تەکنۆلۆژی بە باشی لە پشتی بەکار نایەندرێت خۆش یعنی قرز نییە بەمانایشی کە یعنی چۆن بڵێم کەمی ئەو فلتەراتەی کە لە ئاسی لەوێری بەرزە هەیە بەرامبەر بەچی بەرامبەر بۆ سوفتێرانی کە داونلۆد دەکرێن لە مجتەمەعی کۆمەڵاتی ئێمە بەرامبەر بە تەکنۆلۆژیا بۆ نمونە من هەر لە ISP-ەکان و تاوەکۆ گاتە بۆ نمونە وەزارەتی هاوپەیوەند لە ئاسی حکومیە تاوەکۆ گاتە ئەو فەرهەنگەی کە خودی شەخصەتی ئەمانە گرێمە باسیکەین بە دە بەرنامە بەخۆ ناتوانم ڕوونی کەمەوە ئەم سێلیڤڵا بە هەمویان و سەحر بەر پرسیارەتێکە هەڵەگرن بۆی پاسۆردێک پارێزرێ باشە پرسیارەکە لێرە دەست پێکات پاسۆردی من پارێزراوە بەڵام موبایلم پارێزراونیە بۆچی چونکە من دەستم نەپارێزرا تەچی موبایلەکەم چون بەرنامەیەکم داونلۆد کردم موبایلەکەم کۆنتڕۆل کراوە بیاگەم لی هەموو شتێکی موبایلەکەم ئەبرێت جگە لە پاسۆردەکە ئەگەر بە کورتی پێمان بڵێ ئایا هیچ نیشانەیەکی شەی بۆی کە بزانی موبایلەکەت کۆنتڕۆل کراوە یان نا بەڵێ نیشانەی تۆزێک ئەها چۆن ئاڵێم ئازنەزەم خۆشترە بۆی هەمووان لە یەکتری تێ بکەین بچووکترێشت سوفتوێر هەن ئەتوان یارمەتیت بن بە ئاگات بهێنەوە لەوەی کە ئێستا موبایلەکە لەژێر کۆنتڕۆڵە یاخودنا کۆنتڕۆڵایەتی جۆری موبایلەکە جیاوازە ئاخۆ تۆ کۆنتڕۆلی سیمەکەت کرا ئاخۆ تۆ کۆنتڕۆلی بەشە سوفتوێرەکەت کرا ئاخۆ تۆ کۆنتڕۆلی هەموو سیستەمەکەت کرا یاخود هەموو موبایلەکەت کرا یاخود بۆ کۆنتڕۆلی ئەکاونتێکت کراوە فرەڕەهەندی ئەگەر بەعام بڵێم کۆنتڕۆلی موبایل کاتی موبایل بەعام کۆنتڕۆڵەکرێت کۆمەڵی نیشانی زۆر فەزیح هەیە بەتایبەت بۆ ئەم موبایلە پێشکەوتوانە یەکەم گەرمیکی زۆر دروستە بێت لە موبایلەکە پێشتر دروست نەبووە ئێستا ئەم موبایلی کاگاری کە بە دەستی منەوەی بەڕاستی گەرمیکی زۆر ئاسایی هەیە ئەو گەرمیەکە گەرمی دەستی منە هەمیشە گەرمی موبایل نزیکە لە گەرمی دەستەوە سکیوریتیەکە باش نەبووە بەڵام لەگەڵ یاوا دێڕشکری خۆ کۆنتڕۆڵ خۆشتر قسە بکەم لەسەرەوە گەرمیەک دروست بێت جیاواز لەو گەرمی کە ڕۆژانە بەدەستەوە بوو خۆ دەستی پێیەکەیت خۆ دەستی پێی خۆدی شخصی بەکارهێنەر بەڕاستی گەروریا بێ دەستی پێکات دووەم کۆمەڵی نیشانە دەرەکەوێت لە ناو موبایلەکەت کە نائاساین کە پێشتر نەتبووە سێم خاویەک دروستە بێت لە ناو موبایلەکەت تەسەووری ناکەی ئەمە ئەو قوێ نییە کە موبایلەکەت هەیەی يعني موبایلەکەی تو لە ڕووی ڕامەوە لە ڕووی پرۆسیسەرەوە وا لە ڕووی بۆ نمونە بەرکەوتنی سیستەم بەسەوە قوەیەکی زۆر ئاسایی بۆ بەڵام ئەبینی ئێستا خاویەک دروست بووە ئەم خاویەکی نائاساییە هەنە جارانێ فەزاحەتی زۆر سەیر و سەمەرە دروستە بێت ڕساربوونەوەی موبایلەکەت هەنە جار دەرکەوتنی هەنێ نیشانە لەسەر شاشەکەت زۆرن لەوانی 50 خاڵت ئێستا بۆ بژمێنم کە هەمووی خاڵی زۆر سادن خەڵکی احتیاجی توانێت هەستیان پێ بکات دەمانیان ینی باوترینیانن دەستەکانە خۆش دکتۆرکاتمان نەما لەبەرەوەی زۆر حەزمانە گفتوگۆ لەگەڵ تۆ ماشەڵڵاوانە چێژ بەخشە ڕاگەمان لە کات نەباسی بەڵام ئەو وەرکاخینەوە بەردەمی جەنابەت چەند جارێک ئاوا بین لەسەر ئەمانە بەڕاستی گرینگە بۆ هەموو کوڕێ ماڵین هەمیشە لێرە ماڵی خۆتە دکتۆر گیان